لە دوایین سەردانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بۆ بەغدا پرسی موچە و بوجە مادەی 140 و وەرگرتنی گەنمی جوتیارانی لەگەڵ لایەنە سیاسیەکان و حکوومەتی عێراق تاوتوێ کردووە. هاوڵاتیان خوازیاری ئەوەن ئەم سەردانە دەرگایەکی نوێ بەڕووی هەرێمی کوردستاندا بکاتەوە و جوڵەیەک بخاتە نێو بازاڕ. ئەگەرچی حکوومەتەکانی پێشوو زۆربەی ئەو بەڵێنانەیان داوە بەڵام بەجێیان نەگەیاندووە. خەڵک چاوەڕوانی وێ یعنی لە چاوەڕوانیدا حکومی نوێ بزانە مانگانە بودجەی چا دەبی چا نابی یان هەر وەکو پێشترە هیچ هەنگاوەک بەرەو پێش نابە. خەڵک هەر چاوەڕوانی وێ یعنی دایمەن لەناو بازاری مەش بازاری هاشعبی لەگەڵ بودجەی زۆر دەگۆڕێ یعنی خەربارەختر دەبی لە ساوجاران. دەرفەتێکی باش لە پێش حکوومەتەکەی زەیدیە تاوەکو بتوانێت کێشە هەڵواسراوەکانی نێوان هەولێر و بەغداد چارەسەر بکات، چونکە کورد لە سەرەتاوە پاڵپشتی کردووە و بەشێک لە ئەجەندای سەردانەکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دووپاتکردنەوەی ئەو پاڵپشتیە بووە تاوەکو کابینە وەزاریەکەی بخاتە سەرپێ. هەموو ڕێکەوتنێکی یان هەموو دانیشتنێک و سەردانێکی دووقۆڵی یەکبینینێکی دووقۆڵی تۆ ڕاشکاوانە ڕێی خۆت بەرامبەر بە هینە دەرەکەی. بۆیە من پێم وایە ئەم سەردانەی ئەم جارەی جەنابی کاک مەسرور پێشووترش ئەمانە بۆ بەڵام ئەم جارە بە گرنگیتر بە پێویستیتر زانراکە ئەبێ ئەم سەردانانە بکرێت. ئەوەی کە جەختی لەسەر کراوەتەوە چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵە بە شێوەیەکی بنەڕەتی لەسەر بنەمای دەستور و ڕێزگرتن لە قەوارەی فیدراڵی هەرێمی کوردستان. ئابووریناسان پێیان وایە دەکرێ ئەو هەنگاوە ببێتە بەردی بناغەی ڕێککەوتنێکی دوورمەودا. ساڵی 2009 ئەو کاتێکم جاناوی کاک مەسرور بارزانی دەست بەکار بۆکو سەرۆکی حکوومەت ئەو کاتیش سەردانێکی باغدای کرد، یعنی بووە بەردی بناغی چارەسەرێکی گونجاو بۆ ئەو کێشەی موچەی و کێشە ئابوووریەکانی ئەو کاتە. بەڕای من ئەو ئێستاش هەنگاوێکی زۆر باشە هاوشێ هەنگاوە دەبێت هۆی ئەوەی کەوا هەرچی کێشێ ئابووریە چه مەسەلەی بودجەیە چه مەسەلەی موچەیە چه مەسەلەی یاسای نەوت و گازە بەڕای من زۆر بە زووی چارەسەر دەکرێن. کۆمەڵێک بەرژەوەندی هاوبەش بەغدا و هەولێر پێکەوە دەبەستێتەوە کە گرنگترینیان بازرگانی هاوبەش و ئاسایشی ناوخۆی وڵات و سنوورەکانە. بە تێکچوونی پەیوەندیەکانی هەولێر و بەغدا مەترسی ئابووری و ئاسایش لەسەر هەردوولا دروست دەبێت. هونەر ئەحمەد بۆ دەنگی ئەمریکا، هەولێر.